أيكلو كلدان وكلتور سامي رشتن بداستور للدوري ظلم درهات وخي كوتم عزور كلو كلدان وكلتور سامي رشتن بداستور للدوري ظلم درهات وخي كوتم عزور ئەمە ئەو گۆرانیە مەهاباتەیە کە چەند هەفتەیەکە بۆتە ترێندی یەکەمی سوشیال میدیا. بەڵام بۆ یەکەم جار ئێمە پێتان دەڵێن کێ ئەو کاری بەرهەمهێناوە. 25 ساڵ لەمەوبەر هونەرمەندی میلی نووری هەمزەپور لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەم بەرهەمەی تۆمار کردووە. ئەو کات کوالێتێکی باشی نەبووە، ئەوەندەش نەچۆتە ناو خەڵکەوە. بەڵام ئارام حەسەن گەورۆ کە ئەویش هونەرمەندە هاتوۆنەی کردوێتەوە ئەوەی لێ دەرچووە. ئارام حەسەن بە 1964 وت ئێمە لە بواری ڕەسەنایەتی و کولتوری کوردی زۆر دەوڵەمەندین. حەزم کرد ئەم بەرهەمە کە بۆ کوالێتی خراپە تۆمارکراوە نوێی بکەمەوە و شعرەکەم نوێ کردوێتەوە و هەندێکیم هەڵبژاردە و هەندێکیم گۆڕیوە. ئارام حەسەن ئاشکراشی کرد لە ئێستادا بە هەمان شێوە ئامادەکاری دەکات بۆ کارێکی تر لەگەڵ نووری هەمزەپور بەم زوانە بڵاوی دەکاتەوە. نووری هەمزەپور ئێستا تەمەنی 70 ساڵە بەهۆی کلوکلدانەوە کەسێک نەماوە نەیناسێت.